بەشەکەی مە پێی کاتووە لە کۆمەڵێک ئامری پێشکەوتوو کە لە تاقیگەکانمان هەیە و بە کۆمەڵی تاقیگەی پێشکەوتووە زانستیمان هەیە و هەروەها بەشەکەی مە پێی کاتووە یاخودخاوەنی کۆمەڵێک مامۆستاکی بە ئەزمونە کە دەتوانن بە زانستی خۆیان ئەو بەشە وەخۆ قوتابیەکانی ئێمە پڕ بە زانست بکەن. ئامانجی بەشی ئێمە ئەوەیە کە بتوانین کۆمەڵی قوتابێکی خاوەن زانست پێک بێنینە ناو کۆمەلگاوە بتوانن خزمەتی کۆمەلگا بکەن و لەو ڕێیەدا بتوانن لە خزمەتی کارتی تەندروستی بکەن لە ڕێگەی نەخۆشخانەکان و هەروەها بنکەکانی تەندروستی. لەم بەشە تا قوتابیەکان فێر دەکەینەوە کە چۆنیەتی بریندوڕینەوە و یان برینپێچنەوەیان ئەنجام بدەن. لێرەدا فێر دەبن کە کاتێک نەخۆشێک داخل دەبێت کە برینە چۆن بتوانن ئەو برینەیان بۆیان چارەسەر بکەنەوە. هەروەها ئێمە سەرڕای هەبوونی کۆمەڵک تاقیگە پێشکەوتوودا قوتابیەکانمان بۆ ماوەی 2 ڕۆژ لە هەفتەیەکدا سەردانی نەخۆشخانە تایبەتەکان دەکەن بۆیە کە ڕاستەوخۆ لە نزیکەوە پەیوەندیان هەبێت لەگەڵ نەخۆش و هەروەها ڕابهێنرێن کە چۆن بتوانن لەگەڵ نەخۆشدا هەڵسەکەوت بکەن و هەروەها ڕابهێنرێن کە چۆن بتوانن یاخود ئاشناون بە ڕێساکانی نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستان.